با بە کورتی بۆتان باز بکەم بەڵام ئەوەی کە دڵنیابن لە زمانی نێتوەرک پلس نییە بەڵکو تەنها بۆ زانیاری خۆتان بزانن کە زیگبی چ جۆرە تەکنەلۆژیایەکە و بۆ بەکاردێت. زیگبی جۆرێکە لە تەکنەلۆژیا بۆ کۆنتڕۆڵکردنی ئامێرەکە، بەڵام ناتوانین ئێمە پێی بڵین بلوتوزە چونکە پرۆتۆکۆڵی بلوتوت بەکار ناینێت و ناتوانێت پێی بڵین وایفای چونکە پرۆتۆکۆڵی وایفای بەکار ناهێنێت. هیچ هێوانە نییە بەڵکو ناوی خۆی هەیە و ستاندارد کۆد و پرۆتۆکۆڵی تایبەتی خۆی هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئامێرەکان. ئێستا لەم وێنەیە وەک دەبینن ئێمە لێرە چمان هەیە لەو بەشە بەشی سکورێتیمان هەیە کەوان زۆربەی ماڵەکان و خانووەکان لە دەوڵەتەکانی تر لە ڕۆی سکورێتی ماڵەوە زۆر گرنگی بە ئامێرە بێوایرەکان دەدەن و ئامێرانە کە نۆتیفیکیشن دەنێرێت بۆ مۆبایلەکەیان لە ڕۆی سکورێتی ماڵەکەیانەوە. یەکەم شتمان هەیە دۆر کۆنتڕۆڵکردنی دەرگا، یعنی بۆ نمونە کەسێک میوانێک یاخود برادێکی ئەگەر هات کلیوی پێ نەبوو هیچ پێ نەبوو ئەو لە ڕێگەی مۆبایلەکەیەوە کۆنتڕۆڵی دەرگایەکە دەکا، یاخود کەسێک ئەگەر دەرگای کردەوە نۆتیفیکیشنی بۆ دێت کە دەرگایەکە کراوە. ئامێری دووەممان هەیە مۆشن سێنسۆر چییە؟ ئەو ئامێرە زۆر بە ئاسانی ئەگەر هەر شتێک حەرەکەی کرد لە غورفەکە ڕاستەوخۆ ئیعاز دەداتە مۆبایلەکە کە دەڵێ حەرەکەیەک لە غورفەکە بەدیکرا باشە و هەندێک جار ڕسمی ئەنی هەر ئامێر هەیە ڕسمیش دەگرێت ڕسمەکەش دەنێریتن کە دەڵێ ئەوە ڕسمی حەرەکەکەیە. بۆ نمونە پشیلەیەک لە غورفەکە سوڕاوە ڕاست وێنەی دەگرێت، کەسێک بۆ نمونە دزێک هاتە ژوورەکە ئەو مۆشن سێنسۆرە دەزانێت ڕاستەوخۆ وێنەی دەگرێت کەواتە کامیرە نییە بەڵکو تەنها کاشفی تەحەڕوکاتە. ئەوە لە بەشی سکورێتی. باشە ئێستا تۆ دڵی تۆ باسی ئامێرەکانت کرد بەڵام ئەوە چ ڕەبتی هەیە بە مۆزوعی زیگبی؟ کەمێکی تر لەگەڵم بە باسی ئامێرەکانی دیکەش بکەین کە ئەوانە بێوایرن و تیقەنیەی زیگبی وەکاردەهێنن. با باسی ئامێرەکانی دیکە بکەین پاشان دێمە سەر زەوێلێکی زۆر گرنگ لە مۆزوعەکە زۆر باشی تێدەگەی. باشە دەینە سەر بازنەی دووەم، بازنەی HVAC کۆنتڕۆڵ، ئەوەیان کۆنتڕۆڵکردنی ئامێری ساردکردنەوە و گەرمکردنەوەی غورفەکەیە. بە مۆبایلی خۆی ڕاستەوخۆ دەتوانێت کۆنتڕۆڵی گەرمی و ساردی غورفەکە بکات. بینە سەر بازنەکەی تر سێ لایتە، هەروەها بە مۆبایلی خۆی کۆنتڕۆڵی لایتەکانی غورفەکەی خۆی دەکات. باشە هاوڕێیان باسی وێنەکەمان کرد کە ئەو هەموو ئامێرە لە ڕێگای زیگبیەوە ئیش دەکات. بەڵام با بڵین بۆ ئێمە زیگبیمان هەڵبژارد. کۆمپانیاکان کاتێک ئامێرەکان دروست دەکەن بۆ وایفای هەڵنابژێرن، بۆ تەکنەلۆژیای بلوتوث هەڵنابژێرن چونکە لە ڕووی داتاوە داتای وایفای و بلوتوث ڕاستە خێرایە، یعنی ئێستا بلوتوث 1 میگابیتە و هەروەها وایفای 11 میگابیت تاکو سەرەوەژنەوە، بەڵام زیگبی خێراییەکەی کەمە. کۆمپانیاکان زیگبی هەڵدەبژێرن چونکە پێویستیان بە خێراییەکی زۆر نییە، یعنی تاکو تۆ کۆنتڕۆڵی لایتێک بکەیت ئەو پڕیندێک گوشێنەوە یان پێی دەکەیت کاتە پێویست بەو هەموو ڕێنجە خێراییە نییە. و هەروەها خێرایی بەرزبێ کەواتە لە ڕووی سەحبکردنی کارەبای پاتی و کارەبای خۆی زۆر دەبێت، کەواتە بۆیە ئێمە زیگبی هەڵدەبژێرین چونکە لەوەی وەرگرتنی کارەباوە کارەبای کەم پێویستە. نمونە کاتێک تۆ ڕیمۆتت هەیە دەرگای گەراجەکەی پێدەکەیەوە، ئەو ڕیمۆتە وەک دەبینی ماوەیەکی زۆر بۆ چەندین مانگ بە پاتریەکی زۆر بچووک کار دەکات. ئەگەر ئەو ڕیمۆتە تەکنەلۆژیای وایفای بەکاربهێنەبایە تۆ دەبایە هەر سێ ڕۆژ جارەت پاتریەکەت بگۆڕیبایە. بلوتوثی بەکاربهێنەبایە دەبایە هەموو هەفتە تۆ پاتریەکەت بگۆڕیبایە، بەڵام چونکە لە ڕێگای زیگبیەوە ئیش دەکات تۆ 5 مانگ 6 مانگ پاتریەکەی ناگۆڕی چونکە سەحبکردنی کارەبای کەمە. باشە لە ڕووی ئامێر ئەوە کە گرنگە لەوێنەکە بۆتان دایدنێم چەند ئامێرمان هەیە، ئامێری زۆرمان هەیە، بەڵام بلوتوث ئەگە سیرکەن 7 ئامێر زیاتر وەرناگرێت، ناتوانێت تەعامل لەگەڵ 10 ئامێر و 20 ئامێر و 30 ئامێر بکە. بلوتوث وایفای لە 32 ئامێر زیاتر ناتوانێت کۆنتڕۆڵ بکات، ناتوانێت قسەی لەگەڵ بکات، بۆیە تۆ پێویست بە ڕاوتەرێکی ترە هەندێک جار
یاخود پێویستت بە ڕیپیتەرێکی ترە تاکو بەشەکەی دیکە ئامێرەکانی دیکە وەربگرێت کاتە وایفای ئەو کێشەی هەیە وە گوتمان کارەبای زۆر سەحب دەکە و هەروەها 32 ئامێر ئیشان لەگەڵ دەکە بەڵام زیگبی وەک دەبینن 65,000 ئامێر دەتوانێت کاری لەگەڵ بکە بە فعلی بەوەی کە لە ڕووی خانووەوە ئەگەر باز بکەیت لە ڕووی ئەو ئامێرانێک کە ئیش دەکەن لەسەری 240 ئامێر 100% ئیشان لەگەڵ دەکە تۆ سیرکە 240 ئامێر وەک لە ڕسمەکەی کە دیتمان لە ڕووی سکرێتیەوە لە ڕووی ئەو هەموو ئامێرە و لایتینگەکان تۆ پێویست لە 32 زیاترە بۆیە ئێمە وایفای بەکارنایێنی باشە ئەگەر بێنە سەر کۆمیونیکیشن ڕێنجی مەودای چەندە وەک دیارە بلوتوث چەند مەترێکە بە وایفای 100 مەتر تا 300 مەترە و زیگبی عینەن خاصیەتی هەیە کە لە 70 مەتر تاکو 100 مەتر لە ژوورەوە و 300 مەتر لە دەرەوە جاکەم بێت یا خوزەوێت طبعاً ئەوش بەپێ ئامێرەکە چەند باش بێت مەتری زیاترە ئامێرەکە چەند کەم بێت مەتری کەمترە باشە تۆ سێری جەدوەلەکەت کرد کە جیاوازی چییە لەسەر مۆزوعی وەرگرتنی کارەبا کە وایفای کارەبای زۆری پێویستە و بلوتوث کارەبای سەرف دەکە بەڵام ئەو تەکنەلۆژیای زیگبی کاتە کۆنتڕۆڵی ئامێرەکان دەکەین کارەبای کەمی پێویستە لە بەرامبەر دەتوانین لە یەک کاتدا ئامێری زۆر کۆنتڕۆڵ بکەین ئامێرەکان چنە وە گوتمان ئامێری سکورێتینە ئامێری لایتینگن ئامێری کۆنتڕۆڵکردنی ساردی و گەرمیە تا کۆتایی ئەوەیان زیگبی بوو کە باسمان کرد طبعا زیگبی دەکەوتە بەشی تۆڕێک تۆڕی ناوچەی کەسی پێرسنڵ ئەریە نێتوۆرک هاوڕێن وەک لێکەمەوە پێتانم وت مۆزوعی زیگبی دیتێڵزی زیاترە و هەروەها ئەگە بمێ ڤیددیوەکی لەسەر بکەم ڤیددیوەکی تایبەتی پێویستە و زۆر بەش لە خۆ دەگرێت ئەو مۆزوعچکەوەیان دەکەوتە بەشی سمارت هۆم ئەو کەسانێک کە حەزیان لەوەیە کە خانووەکەی خۆیان زیرەک بکەن وەک لە وێنەکەی دیتم ئەوە پێویستیان بە تێگەیشتنە لەو مۆزوعەکە چەند مەترە و چۆن کۆنتڕۆڵ دەکرێت و چ بەکاردەهێنێت تا کۆتایی بەڵام ئێمە مۆزوعمان لەسەر ئەو پرۆتۆکۆڵە نییە بە تایبەتی لەسەر ئەم تەکنەلۆژیایە نییە ئێمە بە شێوازێکی گشتی باسی پان دەکەین پێرسنڵ ئەریە نێتوۆرکس هەر تەکنەلۆژیایەک مەودای کەمدی دەکەوێتە بەشی ناوچەی کەسی تەکنەلۆژیەکان گوتمان USB بلوتوث تیشکی ژێر سوور کە گوتمان لە ریمۆنتەکان و ئەو شتانە بەکاربێت و زیگبی کە تەکنەلۆژیەکی تایبەتە بۆ کۆنتڕۆڵکردنی ئامێرەکان خۆشەویستان و ئازیزان گەیشتنە کۆتایی ئەم ڤیدیۆیەمان هیوادارم سوتانی وەرگرتی بێت و تێگەیشتن لە پێرسنڵ ئەرتە نێتوۆرک تۆڕی ناوچەی کەسی چییە ئەتان بینمەوە لە ڤیدیۆیەکانی تر خودات بکەن